زیادبوونی حاڵەتەکانی هەڵکوتانە سەرماڵان و دوکانداران بە مەبەستی دزین هاوڵاتیانی خورماتووی نیگەران کردووە. ئەمن ئاسایشتەوە مەزبوط بێ ئەم ڕووداوانە ڕوونادا غێر دەربارەی هینەوە یعنی ڕێی ئەمنیەوە ئەمنی باشمیەوە هەرکی کۆی خۆخەتی ئەتر ئەوە سێ چوار ڕوودا و هیندا ڕوویداوە شتە باوەڕتێ لە تاریخ دنیا ئەم شتە لەمان ئێمە کریاوە قەت باوەڕ ناکەم کەس وا لێ کریاوی ئەرێ خوا وەکیل چی چەنێ خوا ئاڵتوینە هیچ شتێکمان نەبدا بەس ئەو غورفیانیشە تەفتیش کرد والله وبیلاوەت لە ئەو غورفە تا دەست لە مەکانم نەدریاوە بەس ئەو لەبان و هاتنە و لەبانی شو ڕۆینا نسمع بين آونة وأخرى ماوەیەکە لێرە و لەوێ دەبیستین دزی دەکرێت لە دوکانی موبایل فرۆشان و نووسنگەکانی ئاڵوگۆڕی درا و ماڵانیش ئەمە لە تەواوی عێراق ڕوودەدات لە خورماتوش حاڵەتەکان ڕووی لە زیادبوون کردووە ئەمیش نیگەرانی کردوین بۆیە پێویستە هێزە ئەمنەکان هەواڵگری چاوکراوەتر بن بۆ ڕێگری لەم حاڵەتانی کە ڕوودەدات. پارێزەرێک ئاشکرای دەکات زۆرجار بە هەر هۆکارێک بێت لە دەرەوەی دادگا کەیسی تاوانبارانی دزیکردن بەڕێکەوتندا دەخرێت. ڕاستی دیاردەیەکی ناشرین و ترسناکە زۆر کە ڕووی لە شارەکەی ئێمە کردە بەم دوایانەدا داواکارین لە هێزە ئەمنیەکان ڕێکاری یاسایی تونند و تۆڵتر بگرنە بەر دژ بۆ کەسانی کەم تاوانی دزینە ئەنجامەدەن مەترسیەکەی لەوەیە کە بە کۆمەڵ ئەنجامێدەن بە شەوە بە چەکداری ئەنجامێدەن و لە شوێنی قەرەباڵغە کە هیچ ترسێکیان نییە فداواکارین لە خەڵکی شارەکە ڕاستی ئاگاداری خۆیان بن و پەیوەندی زیاترن لەگەڵ هێزە ئەمنیەکان نابێت و بە گوێرەی قانون عقوباتی عێراقی مادەکەی 444 کە حکومەکەی 7 ساڵە و زیاتریشە یانی لەلایەنی پۆلیس و دادگاوە ڕێکاری یاسایی باش گیراوەتە بەر بەڵام بەداخەوە زۆر جارەوانی کە کەیسەکان ئەوەی کە بەسەریان دێ و تاوانە سەیرەکەی تەنازولەکەن بەڵگەی کاملیان پێ نییە یان ترسیان هەیە لەوانی شکات بکەن یانی تۆماری بکەن لە دادگا بەڕاستیەوە کێشەیەکی زۆر گەورەیە. هاوڵاتیانی خورماتوو داواکارن هێزەمنیەکان زیاتر چاوکراوە بن بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیانی قەزاکە لە تاوانباران و دەرچووان لە یاسا بە تایبەتی حاڵەتەکانی دزین. کاروان حەبیب کورتسات نیوز خورماتوو.